سڵاو ئەم کاتتان باش بە گوێرەی ئەجندای سەردانەکەی پاپا فرانسیس بۆ عێراق ئەبیانی هەفتیازار پاپا فرانسیس دەگاتە هەرێمی کوردستان و دەگاتە شاری هەولێر. ئێستا ئێمە لە نێو یاریگای هەولێرین. ئامادەکاریەکان دەکرێت بۆ پێشوازیکردن لە پاپا فرانسیس. ئەمە ئەو ئامادەکاریانە کە بۆ پاپا فرانسیس دەکرێتن لە دانانی ستیج و شوێنی پیاوانی ئاینی و مەدەنی و حکومی و شوێنی نوێژ خوێنان قەشکان و لەگەڵ ئەوانەی کە بەیانی بەنیازن بێنە لەو یاریگایە ئامادە بن بۆ نوێژ خوێندن لەگەڵ پاپای فاتیکان. دەبێت باس دۆ بکەم کە بەیانی کاتژمێر 15 خولەک پاپای فرانسیس لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداوە گەشتەکەی دەست پێ دەکات بۆ شاری هەولێر. کاتژمێر 20 خولەک دەگاتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. لەوێوە پێشوازی دەکرێت لەلایەن سەرۆکی هەرێم و پیاوانی ئاینی و لایەنی مەدەنی هەرێم لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. و کاتژمێر 30 خولەک هەر بەیانی کۆبوونەوەی دەبێت لەگەڵ سەرۆکی هەرێم لە ژووری سەرۆکایەتی VIP لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. دوای ئەو کاتژمێر 9 گەشت دەکات بە هەلیکۆپتەر بەرەو مووسڵ بەڵەو شاری مووسڵ. کاتژمێر 35 خولەک دەگاتە شوێنی نیشتنەوەی هەلیکۆپتەرەکە لە شاری مووسڵ. دواتر کاتژمێردا نوێشکردن بۆ قوربانیان لە مووسڵ ئەنجام دەدات. کاتژمێر 55 خولەک شاری مووسڵ جێدەهێڵێت بەرەو قەرەقوش بە هەلیکۆپتەر دەڕوات. و کاتژمێر 11 خولەک دەگاتە شوێنی نیشتنەوەی ئەو شوێنی کە بووی دیاری کراوە لە قەرەقوش. کاتژمێر 12 خولەک دوای نیوەڕۆ 12 خولەک بەڕێ دەکەوێت بەرەو هەولێر. کاتژمێر 4 لێرە لە یاریگای فرانسوا هەریری باڵی مەراسمی نوێژ خوێندن و ئەنجامدانی نوێژ دەکرێت لێرە لەگەڵ کریستیانەکان. کاتژمێر 6 هەر بەیانی دەگەڕێتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و لێوە بەرەو بەغدا دەڕوات. و کاتژمێر 15 خولەک پاپا فرانسیس دەگاتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداد. ئەوە بەشێکە لەو ئەجێندای سەردانانەی پاپای فاتیکان کە وا بڕیانە بەیانی هەفتەی ئازار بێتە شاری هەولێر. و جگە لە ئامادەکاریەکانی باڵێن ئێستا بەیان دەکرێت دەمێ ئاماژە بۆشم کە 8 میدیای بینرا و بیسترا و بانگێشت کراون و ڕێگان پێدراوە کە بەیانی ڕووماڵی ئەم سەردانەی پاپای فرانسیس بکەن کە شارپێز یەکێکە لەوان بە فەرمی بانگ کراوە و ڕێگە پێدانی بۆ کراوە. و دەبێت باز دۆ بکەم کە هاتنی پاپای فرانسیس کە ئەمە سەردانێکی مێژوویە یەکەم زار شتیوە سەردانیوە ئەنجام دەدرێت. بۆیە هەر جگە لە یاریگایە کە ئێستا ئامادەکاری بۆ دەکرێت شارۆچکەی با بڵێن عەنکاوە کە دانیشتوانەکەی لە سەرەتاوە کریستیانن هەمووی ئامادەکاری بۆ کراوە ڕازێنراوەتەوە و بەشەشی زۆریش لە شەقامەکانی شاری هەولێر و فڕۆکەخانی شاری هەولێر هەمووی ئامادەکاری بۆ کراوە کە پێشوازی لە پاپا فرانسیس بکەن.